هەڵەبجە لە ڕووی ئیداریاتەوە بوون بە پارێزگابووری ئەو قۆناغی تێپەڕاندووە ئێسەیەکێکە لە پارێزگاکانی عێراق. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت پارێزگای هەڵەبجە گشت ڕێکخەرەکانی بە پارێزگابوونی تەواو بووە و ئیتر پێویستە خزمەت بکرێت. لەو چوارچێوەیەشدا ڕای دەگەێنێت هەموو هەوڵێک لە پەرلەمان دەخەنە کار کە پرۆژە و بودجە بۆ پارێزگای هەڵەبجە دەستە بەر بکرێت. ئەوەی گرنگە بۆ هەڵەبجە لە ئێستادا بنیادنانەوەی هەڵەبجەیە لە ڕووی ئابووریوە، چونکە هەر شارێک بۆ ئەوەی بتەوێت پێشکەوێ ئەبێ بنیەی تەحتی اقتصادی بۆ دروستکەی. بنیەی تەحتی اقتصاد لە پارێزگای هەڵەبجە بریتیە لە گەڕانەوەی بانکە گەورەکان بۆ هەڵەبجە و بتوانن ساڵانە بودجەیەکی بۆ تەرخانکەن بۆ مەبەستە. ئەگەر خوا فرسەتی دا و من هێشتیان لەلایەن دەسەڵاتدارانەوە ڕێگری نەبوو بۆ چوونە ناو لیژنەی مالی، ئەوە ئینشاءالله تەعالا لە موازناتی ئەو 3 ساڵەی کە ماوە پشتیوان بەخوا ئەتوانم خزمەتی بکەم لەگەڵ هاوڕێکانمان کە لە لیژنەی مالی لە کوردەکانە بن. چین و توێژە جیاوازەکانی هەڵەبجە دەڵێن پێویستە نوێنەرانی کورد لە بەغداد ئیتر کار بۆ ئاوادانکردنەوە و پێشخستنی شارەکە بکەن، چونکە خاوەنی گەورەترین قوربانیە و پێویستە ئیتر لە گەشت سێکتەرەکانەوە ببوژێنرێتەوە. دەبێت بە پارێزگاکردنی هەڵەبجە قۆناغی ناونان تێپەڕێنێت و بە ناوەڕۆک بکرێتە پارێزگا. بحقت حکومەتی هەرێمیش و حکومەتی بەغاش خەرزاری هەڵەبجەن. ئەو شۆڕش و سیاسەتەی کە ئەمڕۆ لە کوردستانە باوە بە هەموو ئەحزابەکانەوە لە ساڵ 95 لە هەڵەبجە تەخەڕوجیان کردووە. خەڵکی هەڵەبجە خەڵکێکی خۆڕاگرە، خەڵکی هەڵەبجە خەڵکێکی ڕۆشنبیرە، خەڵکێکی هەڵەبجە خەڵکێکی چاوکراوەیە. لەبەرەوە من داواکەم لە هەموو وەزیرەکان و پەرلەمانتارەکانی کوردستان کەوتان لە عێراق دەنگی خەڵکی هەڵەبجە بگەین بەدەسەڵاتدارانی عێراق. ناڵێن هەڵەبجەیەکی بۆ نەکراوە، بۆی کراوە، بەس لە ئاستی پێویستانی لە ئاستیەکان نییە کە برینی هەڵەبجەیەکانی ساڕێژ کردی بێ. لەبەرەوە داوایان لێکم تکایان لێەکەم ئەگەر لە کوردستانیش کێشەیە گرفتێک ناکۆکیەکەیە با لە عێراق کورد بن یەک ڕیز بن هەڵەبجیان لەبیر بێ. وەڵا بەنسبەت ئەندام پەرلەمانن بەغاوە ئەبێ بە تایبەت ئیش بۆ هەڵەبجە بکەن بە هەموو شێوەیەک، نەک بڕۆن لەوێ هەر وەخت بکژن و بۆ وەرگرتنی پۆست و مەعاشەکانیان. بە تایبەت هەڵەبجە لە هەموو ڕوویەکە کاول بووە. هەڵەبجە ڕۆژ بەڕۆژ بەرەو دواوەیەت. بە تایبەتی ئەحمەدی حاجی ڕەشی کە نوێنەری هەڵەبجە و مەنتیقەی سلێمانی ئەو شوێنانەیە ئەبێت زیاتر دڵسۆز بێت، ئەوە وەکو ئەو عەدانی کە داوێتی پێشتر. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە خولەکانی ڕابردوویشیدا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕۆڵێکی سەرەکی لە دۆسەی بە پارێزگابوونی هەڵەبجەدا گێڕا تا بەدیهاتنی ئەو خەونە. ئێستاش هەموو هەوڵەکانی چڕ دەکاتەوە بۆ گەیاندنی پرۆژە و بودجی تایبەت بە پارێزگاکە و بوژاننەوەی. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.